شەنواچان کوردی شەکەران هۆرامی جەشەکار بەس شیرینتەران یەقینەن جەدۆر دنیای پڕئەندیش هەر کەس دڵشادن بە زوان وێش وینەرە عزیز و تەلەڤیزیۆنی کۆمەڵێ سڵامتان شەنە بۆ فەرۆشحاڵێنم بە بەرنامۆ دیدار و ڕاوێەوە مومێوە مێمان ویانەکاتە ئازیزە بەرنامە ئاروێمە تۆزەوە جیاوازن جیاوازەکە چش ئانەنە کە بە زمانی و هۆرامی پێشکەش و شمێ ئازیزی مەکریۆ جە بەرنامە ئاروێمانە مێماندەر و مامۆسای بەڕێز ڕەفعەت مرادی مومێ و قسە و باسێەوە ماجەسەر و فەرهەنگ و کولتور و هۆرامانیمۆ و میوارێنم کەت کات و ساتێەوە وەش شەلیما بەسەروەردێ مامۆستا ڕەفعەت بەخێر بەی سڵامت چەنە بۆ سپاس شاوانخانم منیش وەشحاڵەنە بەشداریم کە بەرنامەکە و جەنابوو زۆر سپاس مامۆستا ڕەفعەت بە بنمێوە سەر و پرسیارەکەمە ئەگەر کردیەوە سەرەتای وەجە ژیانی وێتان پێما باس کردێ پێ بیرە نارمە هەر پاسە فەرماوە من ڕەفعەت مرادیەنە جوابیە و 1940 جە دشە لاو شار و پاوەی معهد و مامۆستایان یاواچمێ تربێت معلمم تەمام نا دمایش دانشگام تەمام نا بەش و وەرزشی مامۆسا وەرزشی بێنا هەرچا وەختۆ من خولیا و ئەدەب و هونەری بێنا بەشداریم جە فرە و بەرنامە هەورامیە کاکردن یۆ چاکە سابێنا کە بەرنامەی هەورامیەمان کردێ بە دیاردە و بە کۆکردە و هونەرمەندا و شاعرات چیلا و چۆلا بەرنامەی وەشێکەرێنمێ و بەهەرحاڵ من ئاماوە مامۆستا یا تا ساڵە 2000 ئامانێ هەرێم کوردستانی باشوور کوردستانی و بەشی فەرهەنگیەنە کارمکردن لێ ڕادیۆ و ڕۆزنامە و گۆڤارەکانە بەشداری چالاکیم بێن و دەیان و تار و لێکۆڵینەوە و بابەتیم پێشکەشێکردین هەر سەرکەوتی بێت هەر پاسەکە زانیاریتە هەندەبەر و هۆرامانی کولتور و ئەدەبێەوە ناوازەشان شمە چەنی شۆر مەسەنگەندەی ڕاستە ئینە حاشاشە نەمەکریۆ کە ئێمە دۆڵەمەنێن بە کولتورێەوە کە پێشینەی فرەشن دەوڵەمەنا وەینە جۆر گەڵۆپەیانێ کە ئێمە چنە هۆکاری هەنێ کە کارشاکردن سروانێ کە ئێمە ئی کەلتور و فەرهەنگەما دەوڵەمەند بوو جڕوێ مێژووی جڕوێ تاریخی واچم وە ڕوێ جۆغرافی و ئاینیەنە ئێمە گەر تەماشا کەرمێ پێشینە و هۆرامانی پێشینەوی دوور و درێژە یعنی بە عیلەت و ئانێ کە مردم و هۆرامانی هەرج کۆنەوە ملەتەوە یەکجانشین بێن یانە یەک یاگەنە مەنەنۆ فرە دلێ ئاوەدانیە نەبیێن لێ دێهاتەکانە نەبیێن لێ دەگاکانە نەژیوان لاوهانە چەمە و دەرە و چەم و دۆڵەکانەوە ژیان گرنگی تایبەتشدان بەوێش و ئینەیش نەوعێواجە شارستانیەتی یعنی تۆ کە شارستانیەتی کۆنڵبی دەستکەوتی فرەتەر هەن چ جڕوێ ئەدەبی چ جڕوێ هونەری چ جڕوێ پیشەسازی هەتا دمایی ئێمە وەروانێ کە میلەتێوە کۆن بیان هەورامان و نزیکایەتیش بیان چەنی میلەتە کۆنەکان و زوانەکەی چش فاکتەرەوە گرنگ بیان پێسە نزیکترین زوان بە زوانی ئاوێستایی مادی و چەنی ئاینە کۆنەکان نزیکایەتیش بیان ئی ملەتەشە زینە پەروەردەکردن ینی چالاک و فعال و بە ئیبتیکار و لوان وەرەوە تا یاوان ئامەرحەلێ کە بۆ بە بنەما و مێژوو ملەتێەوە گەورەتر بنامی ملەت و کوردی جڕوێ جۆغرافیاکەشانەکە ئێمە جۆغرافیا و کوردستانی باواشمێ ئەگەر جۆغرافیا و هەورامانیش پەنە ئیزافە کەرمێ جۆغرافیای و سەخت و مەحفوظە یعنی جۆغرافیایەوی دەست نەواردن یعنی ملەتانی تەر و خەڵکانی تەر ئانەکە جەتول و تاریخێنە بە داگیرکردەی هجووم شاناردن سەر و ئی فەرهەنگی ئەو فەرهەنگی ئی ملەتی ئەو ملەتی کەمتر تاوانشان زەفەرە بەراپی هەورامانی وەروانێ هەورامێکی نەوعی سەقامگیریشان بیان و بەپاو ئانێ کە جۆغرافیاکەشان جۆغرافیای و شیاو بیان تاوانشان وەرگری کەراجوێشە
فرەتەر تاوانشە ئیفتیکار و داهێنان کەرا جوبوارە ئەدەبی و فەرهەنگی و ڕۆشنبیریەکانن و بە سەقافەت و ڕۆشنبیری وێشە پارێزنا دمانێت ئاین یاواچمێ بەعزێ دیاردێ ئاینیە پێسە ئاین و یارسانی هۆکارێ تەری بێن پەیانێ کە فەرهەنگ و ئەدەب و هونەر و هۆرامانی فەرهەنگەوە دەوڵەمەند بوو ئی ئاینە کۆنە کە ئاینی خۆماڵی یا وێمانەی کوردیە هەم کتێبە کەش بە زوانی هەورامیەن هەم شعر و عرفان و فەلسەفەشە کە دلێ کەلام و سەرنجام و ئاموزە دینیە دلێ ئاینی یارسانیەنەکە هەنێ گردش بە هەورامی ئامان وەروانێ ئەگەر ئێمە تەماشا کەرمێ 202 کۆچی بە پیلاوە ئێمە چەنی ئاین و یارسانی و سەرهۆردا و زوان و ئەدەبی هەورامی وەرەڕۆیە میمێ یانەی ڕوبەڕوویە بیمێەوە و ئەگەر ئێمە تەماشا کەرمێ یەکەمین پەخشان و حتا یەکەمین شێعر بە زوانی هەورامی و بە زاراوەی هەورامی سەرش بەراوردن و پێی زیاتر 800 ساڵێ تا 1000 ساڵێ ئێمە زوان و هۆرامی بۆ بە زوانی ڕسمی ملەتیەوە گەورەتر بنامی ملەتی کوردی ناوچە هۆرامانی سروشتیەوە جوان و گەڕەوەی نەشان جە هەمان کاتەنە سەختن پێژی وای هیچ تایبەتمەندی چه کاریگەریەوە شابیان سەر و مردما و ئامە ناوچەیەوە هەر پاسە جەناب و ئیشارە کرد وێش سروشت و جوانی هۆکارێەوە پەیانەی کە ئینسان یا شاعر یا ئەدیب یا نەقاش چێوێ هونەری دروستکەرەوە یعنی بەڕاستی سروش وێش جغرافیا وێش ئافەرینەر و هونەریە ئیجائی هونەرە خا ئەدەبی بۆ خا هونەری نەقاشی بۆ خا مینیاتۆر بۆ خاپڵان بۆ فەرقش نییە بیناسازی بۆ بەڕاستی بۆ نەو جوانیەکە هۆرامانیەوە هەورامان بە پاوانێ کە منتیقێوی شاخاویە و دەشت و دۆڵ و تافگە و مەڕ و دیمەنی وەژوەش جە هەورامانە نەهەن فرە و ئاشاعێرا ئینە تەسیرشکردن سەرشاکە تەنانەت غیرە هەورامیەکەش شێعرە بە شێعرە ئی جوانیە وەسفکەرا یا بە هونەرەکەیشە وەسفشکەرا تۆ تەماشاکەری گۆرانی شاعر مەسەلەن هەر بە پاوانێکی هەورامان منتەقێەوە وەش بیەن تەسیرشکردن سەر و شێعرەکە شێعرش پێی هەورامانیانە کە بناوبانگە سیاچەمانە سیاچەمانە بەهشتی عەشقە ئەم هەورامانە خۆ ئانە گۆترە نەبێن بەرو جوانیەکە هۆرامانی فقط بەهشتی عەشقەکە بەهشتیەوی بەهشتێەوە کە بەڕاستی سروش بەنەش بەخشان وەروانێ ئینە جگرد و بوارەکانە تەسیرە جووسەن سەر و هەورامانی و دیاردێت سەری پێسە گەردشگەری پێسە سەیرانگا و ئینێ کە دروستێ بێنێ دیسان بناغە و بنەڕەتا پەیانێ کە تۆ جگرد و بارەکانە دەوڵەمەندبی پەرە بە سەنعەت و پەرە بە کەلتور و وێڵ بڵێنەوە ئینە بەڕاستی ناوازن هەرجارێ وێڵات و ئێمە شانازی کەرمی چی فەرەنگە نەگەورێ بێنێ پرسیارەکەم نیشەرانێنێ خەڵک و هۆرامانی ساحەی و بەرهەم و داهات و وێشانەنێ هەر ئینەج بێن هۆکار تا هۆرامان تا ئاستێەوە جەبوار و ئابووریوە سەر بە وێژ بوو ئینە چ تایبەتمەندیەوەش بێن سەر و خەڵکا و ئا ناوچەوە هەر پاسی شارەم کرد ئینەیش فاکتەرش بەڕاستی فاکتەرێکی جۆگرافی و مێژوویە هەر پێسەوەڵی باسم کرد و تەسیرەکەش یا کاریگەریش فرەن ئانە کە هەورامی بە پاو ئانێ کە دلێ جۆگرافیاوی سەقامگیرە نەژیوان و ئیمکانات و ژیار و شارستانیەتیش بیەن وێڵمزانی شارستانیەت یا ژیوای پەیوەندیش بە ئاوێ هەن بە هەوایە هەن بە خاکی هەن بە دیمەن و جەنگەڵ و مەزان و لێرەوار و فڵان و ویسیێواوە هەن و منتیقە هۆرامانی چون بەڕاستی ئیگر فاکتۆرێشە بێنێ و هەنێ ئیسەیج
وێژ پەشتیش بە وێژ بەسەن و بژێوی وێژ دابینکردن ئێمە مەسەلەن دەگاما هەنە پێی نمونەی مەسەلەن دەگاما هەنە پێسە هەجێجی گرد و چێوەکە وێژ وەشێ شاکەرەوە چەمچە تاشای و سەنعەتی دەسی و تەماشاکەرە هەتا فەرشەوە هەتا جلوبەرگ و تا کڵاش و تاین و ئینەیش دیسان ماچوو ڕەنگشدان و دلێ کەلتور و ئەدەب و زوان و هەورامیەوە پێی نمونەی کە ئی پەش بەوێ بەسەیە یاخۆ بژێوی کە دلێ هەورامانیەنە بیەن کارشکردن سەر و شاعراوە مەسەلەن تۆ تەماشاکەری شاعرێەوە کە ئینە هەستە شپینەیەکردن ماچۆ کڵاشی هەورامی چۆخە لە بەرما کڵاوی دەستچنی خۆمە لەسەرما کڵاش و قاچی خۆم هەنگاوی خۆمە کڵاوی کەسی تر ناچێ بەسەرما ئینە چکۆ سەرچەمەشگرتن چاوە سەرچەمە گێرۆکە ئاڵ پەشتیش بە وێژ بەسێنە پۆکەی کە ئیقتصاد ئابووری سربەخۆ ئینە وێژ زەمینەن و بنەمانە پێی ئانەکە تۆ بتاوی خاستەر بژی و بتاوی جبوارەکاتەری بلیوەرەوە مامۆستا شار و هەرامەن و تەختی لوان لێ ئاسەوارەکان و یونسکۆ و بسە کە لە پۆری چاگە سەبت بیان دەمەوەڵ و ئانێشوە پێما بەحسکەرە وەشبەختانە هەر جارێ جەناب ئیشارە کرد پاسە بدان و 2021 بەڕاستی مەجموعەیە ئینسانێ چالاک و فەعالێ ڕۆشنبیرێ نووسەرێ و هونەرمەندێ هەوڵ و تەقالای فرەشادا و وێژ پێوەرەکێ یا پیمانێ کە یونسکۆ وەروچەماش گرتێنێ پەیانێ کە منتەقێوە یا شارێەوە یا وڵاتێەوە سەبتی جەهانی کریۆ پێسە یونسکۆی هەورامان گردش بێنێ هەورامان بەڵگێ مێژوویەش بێنێ ئاسەواری مێژووی فریشەنێ دەگایە مێژوویە فریشەنێ و ئیسە ئەگەر تەماشاکەرینە دەگانیەنە جڕێ تاریخیەنە ئی چێوێشە نەبا وەروانی هەم بافتی بیناسازیش یانەی جۆر و وەشکردە و یانە و بەرە و باواشمێ بینا یا ساختمان سازی هەورامانی و تایبەتمەندی وێشن تایبەتمەندی وێشن کە خەڵکی پەیجۆر کە ملیۆشەنە بەڕاستی پێشێوێ گرنگە وەروانە یونسکۆی چێواوی نۆ و دیێنێش کە هەوڵشدان وەس ئا کەسێکە ئی کارشاکردن بەڕاستی فرە بەرپرسانە هەرمانە شاکردێنەوە چنە ساڵی خەریکێنەوە وەشبەختانە یاو ناشان نەتیجەوە ئی ماوە پێسە من بینوش ئێستا کوردستانەنە پارێزگا کوردستانی سنەنە وەجە کرماشانەنە کۆنفرانسێ ملاوە ڕاوە سەر و ئانێکە سەبتی جەهانی کریان و ئی سەبتە جەهانیە کە کریان ئایا دما ئانێکە هەورامان ڕۆکۆی مشیۆ بلۆ چەنی بەرنامەش پێ بنیۆرە چێشش پێ کریۆ چێشش پێ نەکریۆ کارێ هەرمانی فری عالێ شاکردێنێ چۆدیم و ئانەکە بەڕاستی صاحب نەزەرێنێنێ صاحب نەزەرێنێ گر هەریۆ بوارێوەنە خەریکە ئیسە هەرمانەکەرەوە وەروانێ چون گەردشگەری و ئاخەڵکە کە بەڕاستی بەرۆمەی مشی و بەعزێ شێوێ وینا کە نیشانە بۆ هەورامان شایستەوانەیە نەبوو بە سەبتی جەهانی کریۆپە یونسکۆی وەروانێ ئی خەڵکە گردشسە خەریکا و کارێوە فرعالا و ئێمەش بەرحاڵ وەشحاڵێن مێفی مۆزعە هەر پاسکە ئشارە تا کرد هۆرامان فرهەنگی و ئەدەبێەوە ناوازەش هەن کارێ ئالێکیش دەسەری کریێنی ئەخۆ ئیسە کارمە کریۆ کارکە کریۆ بەڵێ کارکریان و فرەیش کریان وەشبەختانە ئیچنە ساڵە ئێمە کە تەماشا کەرمێ ناوەندێ هونەری ناوەندی علمی یاواچمێ مەراکزی فەرهەنگی هونەری ئەدەبی فرە و فراوان شارەکە هەورامانیەنە جدەگاکە هەورامانیەنە ژینگە پارێزی واچمێ ژیوگە پارێزناو ژیوگای یا
ئاچێوێ فرە ئیسە هەنێوە کارشا سەرۆ کریۆ و من بەش بە حاڵ و بێم وەشحاڵەنا ئیسە خەڵکانێ فرە ئیسە ڕۆشنبیر بە فراوانی بە شەپۆ لە خەریکێنێ کاری ئەدەبی کەرا کاری هونەری کەرا گۆرانی هەورامی زین نەکریەوە ئەدەبی هەورامی زین نەکریەوە کتێبێ چاپێ با گۆڤار و ڕۆژنامە و ئینە چاپ بۆ و ئیسە سەر و شیعرێ تازێ هەورامی کار کردیەوە ئینە گرتش کاری عالێنێکە کریێنێ و ئیسە پاسە بزان و هەورامان وە زوان و هەورامی ئیتر کەس مەتاوە واچۆ مەردەن ئیسە بەڕاستی زینەن و ئیسە هەرمانش بەنە کریۆ ئیجا فەزای مەجازیە نەبوو چ بەرەو بۆ ئێمە هیممەتی عالەوین میوە میدوارە هیممەتە زەحمەتە بە هەدەر نەلۆ ئەمسا بەحس و ویشت کەرە پێما وێ چکارێوەتکردن چی بوارانە منیچ ڕاستەکەش گیان نەمەنە ناچی هەرمانە و چی هەوڵانە هەر جزۆ هەرمانم کردێنێ جبوار و شیعر و ئەدەبیۆ و جە ئەنجومەنە ئەدەبیەکاوە بەڵام هەرمانێەوە کە فرەتەر وێم حەزم کردە بۆ کە کەروش و نەتیجە بۆ یۆشان فەرهەنگێەوە هەورامیە بە نامێ لە هۆنی فەرهەنگ و لە هۆنی کە بە هەورامی سۆرانی کردم فەرهەنگێوی فلکلۆریا من گێڵانە گرد و منتیقە و هۆرامانی ئەلبەتە نەک پێسە مەیدانی حزورم بۆ بەڵام جڕا و دۆست و ڕەفێق وانێ تا تاوا بۆم ئاکەلیمێ فلکلۆرێ کە دلێ هەورامانیە هەنێ کۆم کردێنێ و هەرچەند قاموز یا فەرهەنگ کاری دەستە جەمعیە ینی خەڵکی فرەش گەرەکە و من کە بڕێ چا هەرمانە کیانێنێ پەی ئی دەگایە ئەو دەگایە پێی بڕێ ڕۆشن بیرروچێوی لاشاوە سیر بێ کە مەسەلەن ئێمە چەنی متامێ ئیگر وشا کۆکەرمی واچاک کۆکەرمێەوە بەڵام وەشبەختانە کۆمان کردێەوە ئیسە فەرهەنگ و لە هۆنی ئینا بازارەنە و خەڵکی سفادە شۆکەرەوە و من میدوارەنا خەڵکی شیاوانێ بۆ خەڵکی سفادە شۆکەرەوە هەرمانێ تەرێکە کردم کتێبێ بەنامێ بارگەی من چاپ کرد کە قۆناغبەنی شیعر و ئەدەب و زوان و هەورامیم کردن و حتا هونەر تاریخ و سەربەراردەیش و تاوانم دەسەبەنی کەرونە ئیشارە بە بڕێ شاعرا کەرونە مەدرسە کاشا کەرونە تا حەدێت قۆناغبەندی یا سەبکەکیم جیا کردێنێ و مەدرسێمە جیا کردێنێ مەسەلەن سەرەتا و دەستپێک و دەستپە نەکردە و ئەدەب و هەورامانی کێ کارشکردن کام شاعر کارشکردن و بە چ شێوازێ کارشکردن ئینێما کردینێ و پاڵوی نایچەنە شیعر و باواشمێ هەرمانێ تەرێ مەسەلەن هونەر و ئینایشە کە بڕێ کارێ هەرما هەرنێ کە گەمە میلیەکی کە من و بێم پێسە کەسێەوە کە بوار و ئەدەبی زارەکیەنە ئەدەبی شەفاهی کارم کردن هەوڵمدان گەمە ملیەکە هەورامانی کۆکەروە ئاشیعرە فولکلۆرێ کە هەنێ دلێ بڕێجە گۆرانیەکە هەورامانێنە کۆشاکەروە و ئەگەر زەمینە بۆ بتاو نەچەنی هونەرمەنداتەر نووسەراتەر بە شێوەی ئاکادمی کارشاسەر کردو ئەگەر عمر باقیبی ئاچێوا کەرونە ژە بەرهەمە شارەکانیشتا ئەگەر مەکریۆ پێمە واژ دێ یاری بەرنامەکەمە سەر شەما من چنە شێعرێ چم ئامادە کردێنێ پێی بەرنامەکە و جەنابێ و حەزکەری من جچێشەوە دەستپە نەکەرونە وڵا یەکی دوو جانە جە بەرهەمە شارەکان تا واشتی پێماجە یەکێجە شارەکان تا بە ناو ژەرەژە و پاڵ و نساری ئانەش بە نەمۆشن سەر شەما من ئی شێعرێ ژەرەژە و پاڵ و نیساریە وەخت و بێش ساڵە و پاسە بزان و هەشتای بێ بە بۆنە و مەراسمێەوە پەیکا عوسمان هەورامی بێ پاسە بزان و شعرەکەم بەڵام بە نامێ وەهاری بێ بەڵام دماتەر کاک سەباح هەورامی
ئاما و نیشتی مێرە پێوە و شیعرەکەم پێوە ناوە و بڕێ ئینما تاقی کردۆ دەنگە و ڕیتم و سەدا و شێوانێ یاوامی یاگە کە ئی شیعرێ بە دەنگ و کاکسەباحی پاگۆرانیە واچر و پاسە بزان و شیعرەکەی کەوتە یاگێ من حەز کرد و مادام بەرنامەکە یاگێ وێشن کە ئیشارە کرد و کە بڕێ بەداخۆ جگۆرانی واچەکە شیعرەکە دەستکاری کەرا بەبێ ئانێ گێڵاوە پێی ئەسڵ و دەقەکەی مەسەڵەن یاگێ هەن بان ئاڵکردە نشتا پێی نمونێ من شیعرەکەیم بە با مەسەلە ماچوو با ئانە ڕووە بۆ تا ئینە بێوەرۆ با مەسەلەن ژەرە ژیوان و تاوەهار بێ مەسەلەن برادەرێ مێ کردە نشتا ئینەنە کە شیعرەکەی تۆزێ دەستکاریە کردێنێ بەداخەوە بەڵام من عین و بێشایسە خزمەتە نەموان شاوە باژە ڕەژە و لانیساری وەژوەژوان و پێسەپاری با بڵبڵ و گوڵستانی بە چەهچەهە و شەو بێداری وانۆ سەحەرج باخی گوڵ داخێ دووریژ نەبۆنە دڵ با قاسپ بە قاسپ و ژەرەژا بۆ تێکەڵ و چۆڵی کەشا با نەچیر و نەچیرەوان ڕازە و دڵی کەرا بەیان وانا و کەرا دەسەملانی ئینە نوەشی هەورامانی با بەرزەڵنگ و وەرکەمەر بۆی وەشەشا وزانێ بەر با بۆژانە و گوڵە چنوور هەز بە کۆیلێ و هەراڵەی سوور نەسیم بارۆ بۆ بەرامشا شان و پاشۆش سەر و کەشا با وەرواوی بەیاواری بە قرمەقرم تافتافانی با داڵانی و تەختی سانی پەیپەی چڕە عەوداڵانی هەر سەوشاڵی وارە بە کوڵ ئاناوە هار ئاما بەدڵ حەزیشکەری کە من شارێوە تەریشمان پێواچی من بۆ نەو ڕۆژەنیوە یا هەشت و مارسی شیارێوە واتێنە حەز کرد و ئانیتە پێشکەشکەر و بە گرد و ژەناوە بە جەنابیشت ڕۆتۆ سەربەرز بڵیە ماچا ڕۆتۆن عەزیزم بیە و نەبیەم گردش پێی تۆن عەزیزم کە تۆم نەبی دنیا پوشێ نمارۆ دنیام تۆنی وەشیم پێی تۆن عەزیزم ماچا دیەیت گوایە پێی من حەرامە حەرامم بۆ ئەگەر بەهەشت بێتۆن عەزیزم ڕوێ چێشە دلێ ئیگڕۆ خوایە ڕوێ چێشە دلێ ئیگڕۆ خوایە وەردە هەشتی گردش ڕۆتۆن عەزیزم ئارۆلووە ڕۆمەژناسۆ دڵ و من ئارۆلووە ڕۆمەژناسۆ دڵ و من یانە و دڵیم گەرمیش پێی تۆن عەزیزم شەمە دوۆش بە مامۆستاگیان شارەت کردە بە ئەدەبیات و هۆرامانی هەرمانە سەرکەوتە ئەدەبی و هونەریانەی کە بە درێژایی مێژووی کردێنێ بەتاو دێ تۆزێوە جەستەر شاپ هەم پێما تۆزەح بەدێ هەم نامێت شا بەردە پێما نامە بەردەکەی شاکە بەڕاستی چون یەک و دووەکارێەوە نییەنێ ئێمە ڕەنگە نەتاوم نامێشا بەر پاسوورەتە بەڵام بڵمزانی هەر کارێەوە کە کریان مشیۆ جکات و سات و وێشەنە ئەوە وانایش پێکەری یعنی وەخت و وێژ مەسەلەن مەلا عەبدولکەریمی مۆدەڕس دیوان و مۆلەویش کۆکردن و سەر و مۆلەوی کارشکردن هەرمانێ فرە گەورێش کردێنە یا مەسەلەن بابا مەردۆ مەسەلەن سەر و تاریخ و هەورامانی و یا مەسەلەن بڕێجە ئەدیبەکە سەر و تاریخ و هەورامانی مەسەلەن پێسە حەمەمین هەورامانی مەسەلەن بڕێج کەسا پێسە کێواچوونە هەرمانی گەورەی شاکردینی سەر و هەورامانی ئێمە گەگردی نامێ بەرمی ڕەنگە فرە وەخت گێرۆ هەرمانی فری کردێنێ جێ کۆکردە و ئەدەب و هەورامانی و شاعرەکە شیعرە و شاعرە و هەر پاسە داستانەکە
ئیسەفرە و کەسی داستانی هەورامیە ڕازێ هەورامیە حکایەتی هەورامی شاکۆ کردێنێ و هەر کام بە یاگێوێشان هەرمانێ گەورێ بێنێ یا مەسەلەن سەر و شێعرێ ئارۆیی یا شێعری ئازاڵە ئیسە خەریکێنێ هەرمانەکەرا یا سەر و فولکلۆر و هەورامانی و هەریۆ بنەوعێەوە ئیسە ئەفسانەهایە هەورامان مەسەلەن تازایی هەرمانە سەرکریان تەنانەت ڕۆمانی هەورامی ئیسە ڕۆمانی هەورامیمان چاپێ بێنێ چنە ڕۆمانێ یۆ چا ڕۆمانانەی ماوە ڕۆمان و چنارەی بێ کە من دیەم پرە جالبە بێ یۆ چا کتێبا کە ئیماوە دیم ئەفسانەهایە دیارێما فرە کارێوە گەورەن یا هەرمانە سەر و شیعرە و ئارۆ هەورامانی ئینە هەرمانینێ کە ئارۆ گر کریێنێوە تەنانەت جپاڵ و ئینەیچە کاری هوەری پێسە کۆکردە و گۆرانیەکە شیعرەکە کارکردەی سەر و شیعرەکاشە ئینە گر هەرمانێنێ چەنی ئانە کە بڕێ هەرمانێ تەری هەنێ پێی هەر سەبتی جەهانی و یۆنسکۆی کە ئیسە کۆمەڵی خەڵک خەریکە بە شێوەی جیاواز سەر و بەڵگە مێژوویەکە سەر و ئاسەوار و هەورامانی ئینە هەرمانی گەورێنێ کریاوە بەردەوامیشە و من ئارەزوو موازوو کە خەڵک بەڕاستی چەنی پێش کردیەوە خزمەت کەرەوە بە ئەدەب و تاریخ و هەورامانی مامۆستا من پرسیارەوە من نەمەێنە ئەگەر ویتە چیوەتە نەواتن کە پێواز بە وێ ناکردەکەر و فەرماودێ دەسڵەش بۆ من ڕاستیەکە هەرمانەکێ یاواچمێ بەرنامەکە و جەنابی چ پاسە موازۆ سەر و لایەن و تایبەت قسێکەری مەسەلەن من بۆ سەر و لایەن و شیعرێ قسێکەر و یا کەسێتر بێت سەر و لایەنی تاریخی یا کەسێتر بێت سەر و لایەنی ئاینی شمە ئەگەر بتاو دێ کەسانی شارەزا جبوارە جۆرە و جۆرەکانە باردێ و بەرنمەکەتان پەرەت دەیدێ پەرەپەنە بڵێ دێ و هەورامان موازۆ بەڕاستی بەرنامەی زیاتریش سەرکەری و تۆ موفەقەنی هیوادارە ناکە بتاوی خەڵکانێتر داوت کردی و سەر و واتم بەرنمەکە فرە بە چڕی نەبوو یعنی مەجال و ئانێشە بوو کە هەرمانەکەرەوە سەر و ئابواریۆ کە گەرەکشە ئەگەر شیعرە نەسەر و شیعریۆ ئەگەر مەسەلەن ڕۆمانە نەسەر و ڕۆمانی و بتاوی نانە کۆکەری و داوت چاکەری هەرمانی فرەخاسنەوە منیش وەشحاڵە نارۆ بەشداری بەرنامەکەشمم کرد بژی سپاس پێشمەش بەڵێ ئازیزا و شەویستە پێی جۆرە ئامارمێ کۆتایی بەرنامە و ئاروێمە تا دیدارێوەتەر هەر شاد و سڵامەتێ بۆ دێ بەلەنجەگیان بەلەنجەوێ وەی بەلەنجەکەی جاروبار تۆی بە شێخی سەنعات منابم بە تۆ بەوکار بەلەنجەگیان بەلەنجەوێ وەی هەموویانت بەلەنجەوێ بەرە سێواری کردووە وەی لە شارەکەی هەڵەبجەوێ بەرە سێواری کردووە وەی لە شارەکەی هەڵەبجەوێ دڵبەر دڵستانای جەمن شەردی دڵێسانی نیو جەورژمەیە ڕەنجیش مەکەر
خۆ کافرستانینیۆ جەورژمەیای ڕەنجیش مەکرد خۆ کافرستانینیۆ شەرتەن بکێش وە دڵ جەفات بایادگارمان و جەلات تۆ بۆ نەدڵ خۆفی خودا خۆ کافرستانینیۆ تۆ بۆ نەدڵ خۆفی خوا خۆ کافرستانینیۆ بەلەنجەیان بەلەنجە وەی بەلەنجەکەی جاروبەر تۆ باوە شێخی سەنعان من ئاگم بە تۆ بەکار بەلەنجەیان بەلەنجە وەی هەموویانت بەلەنجە بەرەسی و ماری کردوە وەی لە شارەکەی حەڵەبجە هەینۆنە مامی باخی دڵ بەی تۆسیان بەی یاخی دڵ سامەر هەمێ پەیداخی دڵ خۆ کافرستانینیۆ سامەر هەمێ پەیداخی دڵ خۆ کافرستانینیۆ هەیڕەندی توحفەی نازەنین خاڵێت زەعام بەرگوڵ جەمین سامەر هەمێ دەربەی برین خۆ کافرستانینیۆ سامەر هەمێ دەربەی برین خۆ کافرستانینیۆ بەلەنجەیان بەلەنجە وەی بەلەنجەکەی جاروبەر تۆ باوە شێخی سەنعان من ئاگم بە تۆ بەکار بەلەنجەیان بەلەنجە وەی هەموویانت بەلەنجە بەرەسی و ماری کردوە وەی لە شارەکەی حەڵەبجە دڵبەر دڵستانای جەمن شەردی دڵستانینیۆ جەورژمەیای ڕەنجیش مەکرد خۆ کافرستانینیۆ جەورژمەیای ڕەنجیش مەکرد خۆ کافرستانینیۆ شەرتەن بکێش وە دڵ جەفات بایادگارمان و جەلات تۆ بۆ نەدڵ خۆفی خودا خۆ کافرستانینیۆ تۆ بۆ نەدڵ خۆفی خوا خۆ کافرستانینیۆ بەلەنجەیان بەلەنجە وەی بەلەنجەکەی جاروبەر